وە پێی سەرچاوە هەواڵگیریەکان و بەرەوبەلایەتی ئاسایشی کەرکووک توانێتی 1009 کەس 1009 چالاکی جۆرە و جۆر لە شاری کەرکووک و دەروبەری ئەنجام بدات. لەو ڕێژەشە 185 کەس بە پێی مادەی 4 تیرۆر دەستگیر کراون و 13 کەسیش بە مادەی 406 کوشتن، 12 کەسیش بە تاوانی ڕفاندن و 8 کەسیش بە تاوانی هەڕەشەکردن، 11 کەسیش بە تاوانی ڕفاندن و 8 کەسیش بە تاوانی هەڕەشەکردن، 11 کەسیش بە تاوانی مادەی هۆشبەر و هەروەها هێزەکانمان توانێتی 3 کەسی هەڵهاتووی بەندیخانەکانی ناوڕاستی عێراق دەستگیر بکەن. هەروەها هێزەکانمان 250 کەس گومان لێکرا و دەستگیر کراون و دای لێکۆڵینەوە لەگەڵیاندا دەرکەوت کە هیچیان تاوانێکیان نییە لەسەریان و ئازاد کراون. هەروەها لەم بنبەرەوە سەرجەم هاوڵاتیانی شاری کەرکووک خۆشەویست ئاگادار دەکەینەوە کە هەندێک دز و نەفس نزم بە ناوی هێزەکانی ئاسایشەوە دەچنە سەر ماڵی هاوڵاتیان دزی دەکەن. لێرەدا ڕای دەگەێنم ئەو کەسانە بە هیچ شێوەیەک پەیوەندیان بە هێزەکانی ئاسایشەوە نییە، بەڵکو ئەوانە دزن و ئێمەش وەکو ئاسایش و هەڵمان کردووە کە بۆ بیان دۆزینەوە و ئەو کەسانە تاکو بدرێنە دادگا و سزای خۆیان وەربگرن.